ئێستا قوتابیان کە سەردانی قوتابخانە دەکەن لە وەرزیکردنەوەی خوێندگاکان و قوتابخانەکاندا ڕەچاوی بارودۆخی نەفسی قوتابیەکان بکەن تا 3-4 ڕۆژ و پاشان قوتابیەکان متابعە بکرێن بزانن هاوڕێکانی چۆنە لە وەردەکانیدا گوێگری مامۆستا گوێڕایەڵی پرۆگرام لە مامۆساکان دەبێت و پاشان متابعەی باوکی هاوڵاتی دایکی قوتابی هەبێت لە بۆ قوتابیەکەیان و زوو سەردانی مامۆستا و ئیدارەی کارگێری قوتابخانەکە بکە بزانێت تا چەند سەرکەوتووە قوتابیەکە لە خوێندیەکانیدا. پاشانیش کە دێتەوە ماڵەوە هەمان شێوە متابعە بکرێ بزانێت تا چه ئاستێک ڕۆژانە لە تەماشای سۆسیال میدیا دەکا و قوتابی ئەگەر بە تایبەتی قوتابیەکی دۆزێک تا ڕادەیەک هەرش بێت. ئەرکی دایک و باوک وەنیە بەس خواردەمەنی و جلو و بەرگ لە منداڵی ئامادە بکات، بەڵکی ئەرکی دایک و باوک شتێکی زۆر گەورەیە. یعنی ئەگەر لێ بکۆڵیەوە تربیەتیان بداتی، ئەخلاقیان بداتی، کو تەعامل بکەن لەگەڵ خەڵک، چۆن ئەوەیان بکە مەسەلەن قسە فێری ئەدەبیان بکە، فێری ئەخلاقیان بکە، فێری خۆشەویستیان بکە، خۆشەویستی زۆر مهمە، فێریان بکە فەرق نەبی، فەرق و جودا نەبی، نەمرێ من ئەوە مەسیحیە، ئەوە ئیسلامە، ئەوە جوولەکەیە، یعنی فێریان بکە خۆشەویستی هەبی، محەبە هەبی. سەر دایک و باوکان بە ئەرکی سەرشانیانە لەلایەنی ئەخلاقیەوە لەلایەنی ئاینیشەوە کەوا متابعەی مناڵەکانیان بکەن چۆن بۆ ژیانی خۆیان. یەکەم شت ئەخلاق، دووەم تربیەت، ئەنجا خوێندنەکەیان فێرکەن بۆ ئەوەی جیلێکی ڕێک پەروەردەکەن بۆ وڵات.